ماوەی 7 ساڵە هاتوونەتە هەولێر خێزانێکی هیندستانین بەر لە ساڵێک منداڵێکی کوڕیان دەبێت ناوی دەنێن ئالان ئەو دوو هاوسەرە دڵخۆشن کە لە کوردستان کار دەکەن زۆر خۆشە کوردستان هیندستان کوردستان برێ کوردستان برێ لێرە ژن هینەماریان هیندستان مندار لێرە هەیە ناوی مندان ئەلان کوردیە ناوەکە کوردیە فیستیڤاڵی ئۆنادیسا لە هەولێر ئەوانەی لێرەن هەمویان ئەو هیندیانن کە کار دەکەن فیستیڤاڵێکی نەتەوە جیاوازەکانی ئەو وڵاتەیە کە ماوەی 10 ڕۆژ لە وڵاتەکەیان بەردەوام دەبێت بەهاراتی هیندی زۆر هەیە ئەوەی برنج تەبیعیە باش ئەمە دەرێن برنج درێژ جوانە خۆشە هیندی ئەوە باشترین لە برنج دریجە ئەوە برنجی ئەسلیانی ئەوە هەیە ئەوەی کەهاوی لەگەر جلدە تەمام ئەوە شەیە خۆبۆس هیندیەوە بە عەرەبی گوتی نانی هیندی تەمام ئەوە شەیە بەهاراتی ئەوە هەیە تەمرند هەیە ئەوە بیبەری هەیە کوردستان باشە کوردستان نەفەر کوردستان زۆر باشە ئەگەر نەفەرێکدا باش نییە ئیستایک ئەپلە هەیە ئەپلەی خەرێمی من ئەمن کێرڵا ایک ئەپلە هەیە ئیرە ئەوە هەموو ساڵ هەیە ساڵ ایک جار هەیە ئیرە نەورۆز هەیە ئەوە هیندستان هەرێمی من ئەوە ئۆنم هەیە لە هەرێمی کوردستان نزیکەی 1000 کرێکار و دەستی کاری جیاوازی هاوڵاتیانی هیندستانی هەیە و لەگەڵ ئەوەش ئەو وڵاتە قونسوڵخانەی لە هەولێر کردوتەوە. بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە دەبێت ئەم خواردنەتان بکەم. خواردنێکتان و چێژێکی تایبەتی هەیە. بۆ من نا، بەڵکو بۆ هاوڵاتیە هیندیانە. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.